سەرازاد بوونی بەڵام ئێستا لێرە دیارە لەناو باخی گشتی ئیزنیان دراوە لێرە کۆبوونەوە و ئەو کار و چالاکی کە هەیەیانە لێرە لەژێر با بڵێن وردبینی ئاسایشە با بڵێن لەژێر چاودێری ئەوانە چالاکیان بەڕێوە برن من لێرە بۆ زانیاری زیاتر پێمانە زەدین لەگەڵایە کە لەو دەستەی بەرەی ناڕزایەکانی گەلایە پێمان خان ئێوە ئەمڕۆتانەوێت چی بکەن ببوورە کاک جەلال من ئەمێ زانیاریەک ڕاستکەمەوە من لە ئەنجومەنی بەرەی خەڵک نیم من هەر وەکو هاوڵاتیەک لە هەموو کۆبوونەوەکانیانە بەشدار بووم کە بە بڕوای من پێویستە هەموو هاوڵاتیەک کە ناڕزایەتی هەیە لەم دۆخەی ئێستا بەشدار بێ لە دەربڕینی ناڕزایەتیەکانە کە ئەو ئاسانترین یا بەسیترین ڕێگایە بۆ دەربڕینی ئەو مەسئولیەتە ئەخلاقی لەسەر شانمانە ئەمڕۆ وەکو هەموو ڕۆژێکی شەممە کە بڕیار بوو ڕۆژانی شەممە لە باخی گشتی کۆبوونەوە بکرێ بۆ ڕێکخستنی ناڕزایەتیەکان یا خود کۆکردنەوەی ناڕزایەتیەکان بەڵام ئەمڕۆ ئاسایشی سلێمانی نیانهێشت ئەو کۆبوونەوەیە لە بەردەمی باخی گشتی بکرێت تا دواتر لە ڕێی بەڕێوەبەری ئاسایشی ڕزگاریەوە ڕەزامەندیە کە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە لێرە بکرێ ئەوەی کە هەبوو ئەوەیە کە وەکو وتم قەرار بوو هەفتانە خەڵک بۆ دەربڕینی ناڕزایەتیەکانیان کە تاکە ڕێگایە لە ناو شارێکی وەکو سلێمانیە کە دوو هێزی دیموکراتی خواز بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەی ئەبەن بەڵام کە ئەبینیت زۆری وای لەگەڵ ئیدارەی پارتیا فەرقی نییە چونکە دیسانەوە ناتوانانی بە ئاسانی ناڕزایەتیەکان دەربڕێت. خان دیارە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیان هەیە کاکسەلار من نەمێ بچمە ڕاستەخۆ ئەمڕۆ لە باخی گشتی ئەنجومەنی گشتی بەرەی خەڵک دروست دەکات لە بەردەم باخی گشتی و ئیشمان کردبوو بۆ بەڕێوەچوونی ئەو کۆبوونەوەیە بەڵام بەداخەوەم بەیانە لە کاتی بەڕێکەوتنمان بۆ شوێنی کۆبوونەوەکە کە باخی گشتیە دوو چالاکوانمان فڕێندران یەکێکیان بەڕێز مامۆستا عادل حەسەنە کە مامۆسایەکی چالاکە لە کاتێکا کە چووە نان بەرێ بۆ مناڵەکانی لە ڕێگا کۆمەڵێک چەکدار چەتە ئاسا فڕاندویانە و تا ئێستا بەداخەوە چارەنووسی نازانین و ئەوەی تریشیان خۆم بووم لە کاتێکا کە من بەڕێکەوتم بۆ شوێنی کۆبوونەوەکە و مناڵێکی خۆمم لەگەڵا بوو لە ڕێگا سێ ئۆتۆمبیل ئەمێوەش بڵێم کە من ئۆتۆمبیلی تریش لەگەڵم بوو و تەسویری حەدەسەکەیانە کرد بۆمان سێ ئۆتۆمبیل ئۆتۆمبیلی مەدەنی 12 چەکدارێک لە ناوی یادێنە دەرەوە بە دەمانچە و بە کلاشکۆف هەڵیان کوتایە سەر من و منیان فڕاند و عەسێتێکی زۆریان دام چاویان بەستم منیش خۆم لەنا ئۆتۆمبیلەکە دەموچاوی هەمویانم تەسویر کردووە و داواکەم کە بەرپرسانی ئەم شارە و هەرێمی کوردستان دەست بەجێ مامۆستا عادل ئازاد بکەن چونکە ئەو کەسانە لەلای ئێمە هەموو ناسراون و کەسیش دەست بەوە نەبا کە من ئازار با چونکە من شوێنەکە ئەو وێنانە و ڤیددیویانە لە شوێنی ئامنن و لە دەرەوەی هەرێمی کوردستانن لە دەرەوەی عێراقیشن بۆ دڵنیایی هەموو لایەک و لە گۆگڵیش ڤیددیۆکانمان داناوە سەبارەت بەوەی کە ئەمە بۆچی ئەکرێ ئێمە بەڕاستی بەرەی خەڵک 27 مانگ دەست دەکا بە چالاکیە مەدەنیەکانی بۆ گێڕانەوەی حەق و ماف و شکۆی تاکی کورد لەسەر جەم شار و چارۆژگەکانی هەرێمی کوردستان و دەیانەوێ ئەو 19 کەسە کە دەستەی بەڕێوەبردنن بگیرێن بەڵام ئێمە لێرەوە بە سەرجەم ئەو لایەنانە دەڵێن کە لە پشتم کارەوەن پێیان دەڵێن بە هیچ شێوەیەک بەرەی خەڵک ڕناوەستێ و 27 مانگ لە 100 خەڵک هەردێتە سەرجادە هەر لە زاخۆوە تا خانەقین و هیچ شتێ ساردمان ناکاتەوە دڵنیابن پێشتانەڵێن تکایە ئەم تیرۆرە ڕاگرن و ئەگەر هێزێک هەیە بە ناوی دژە تیرۆر تکایە دەست بەجێ ئەمانەمان بۆ بدۆزنەوە بیدەنە دادگا چونکە ناکرێ ئەمە لە شوێنێکا کە بە چەند ساڵە بانگەشەی واکرێن کە هەرێمێکی دیموکراسیە ئێستا بە ڕۆژی ڕووناک لە بەردەمی مەرکەزی شورتەی کورساتا خەڵک بفرێنرێ 12 چەکدار بێن پەلاماری خەڵکی مەدەنی بن و بیفرێنن داواکەین لە ئاسایشی گشتی سلێمانی کە چەند وەختە ژیانی هاوڵاتیانیان پاراستووە و ئەو ڕۆژە دەستیان نەبوو لە ئازادکردنی کۆمەڵە چالاکوانی ئێمە دەست بەجێ کار بکەن بۆ ئازادکردنی مامۆستا عادل حەسەن و ڕێگری بکەن لە دووبارەبوونەوەی ئەم کارانە و چیتر ڕێگە نەدەن کە بەڕاستی لە شاری سلێمانی لە پایتەختی ڕۆشنبیری ئەم کارانە دووبارە ببێتەوە چونکە ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێمان وا بوو کە جیاوازیەک هەیە لە نێوان هەولێر و سلێمانی بەڵام ئەوەی کە لەم هەفتەیەدا ڕوودەدا پێمانەڵێ نەخێر ئێمە هەڵە بووین
بۆیە ئاسایشی گشتی سلێمانی سەرۆکی وەحدەی ئیداری وەرنە سەرخات و ئەمە ڕاگرن بەڕاستی سەبارەت بەوەی کە ئێمە ڕۆژی 20 مانگ لە ئاسایشی پێنجێن گیرا بووین کەلوپەلەکانمان گیراوە کە مۆبایل و لاپتۆپی تایە لێرەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەڵێن کە ئەو کەلوپەلانەمان وەرنەگرتووەتەوە و کاری ناشیاوی پێکرێ یەکێک لە مۆبایلەکانی مامۆستا عادل حەسەنە پێرێ بنامەی پێچووە بۆ هاوڵاتیان و پیان و تۆ ئێمە لە سەکۆی ئازاد کۆبوونەوەمان هەیە خەڵکێکی زۆر بەو شێوەیە کۆ کراوەتەوە بۆیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێشتا ڕقەمەکان لای ئێمە نین و نازانین چی پێکرێ بۆیە تکاتان لێەکەین ئەگەر بە مۆبایلی ئێمە نامەتان بۆ هات بۆچی نوتویژیەوە ئێمە نین بە فەیسبووکی ئێمە شتیوە هات ئێمە داواتان لێەکەین ئاسایشەکان کوڕی ئێمە و برای ئێمەن پێشمەرگەکان بە هەمان شێوە مەقەڕ و بارەگاکان مەقەڕ و بارەگای هەرێمی کوردستانن هی خەڵکی تر نین تکایە ڕۆژی 27 مانگە گەر ئێمە لە زیندانیش بووین ئێوە هێمنی شارەکان بپارێزن هێمنی شار و شارۆچکەکان بپارێزن دار و درەختی ژینگەی وڵاتەکە بپارێزن بەڵام بە هیچ شێوەیەک تەڕاجوع مەکەن لە داواکردنی مافی خۆتان ئەم مافە لێمان زەوت کراوە و ناکرێ ئێمە بێدەنگ ببین سەدان ساڵە با و باپیرانمان خەباتەکە بۆ ئەوەی کە مرۆڤی کوردشکۆی هەبێ ناکرێ ئێستا کوردێک بێ بە ناوی کوردایەتیەوە بێچکۆمان کا و سەروەت و سامانمان بداتە دەوڵەتانی تێر و ئێمە لە برسا بمرین بۆیە جارێکی تر داوای ئازادکردنی دەست بەجێی مامۆستا عادل حەسەنەکەین و داواکەین لە هێزانامنیەکان کە ڕێگری بکەن لە دووبارەبوونەوەی ئەم کارانە وە سەبارەت بەوەش کە من دوای خۆم مناڵەکەم و سیارەکەم فڕێنرا بوو لە قەراقی شار لە گەڕێکی کەڵەکن سیارە و مناڵەکە دۆزراوەتەوە بەڵام مناڵەکە دۆخی دەرونی زۆر تێک چووە هەرەوە نەهەیە زۆر ئەمڕۆتانویست چی بکەن لێرە بۆ لە باخی گشتی کۆ ببنەوە ئێمە کۆبوونەوەیەکمان هەبوو پێشتر لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بانگەشەمان بۆ کردبوو و چالاکی لە کۆبوونەوەی پێشتوش بڕیاری لەسەر درابوو و هێزەکانی ئاسایشی ڕزگاری کە ڕۆژانی تر هاوکاریان کردبووینەوە نیژەیانزانی کە ئەو چالاکیاکەین بەڵام وەکەوەی داوای مۆڵەتی فەرمی بکەین داوای مۆڵەتی فەرمیمان نەکردبوو ئەمڕۆ بەو شێوەیە ڕێگریمان لێکرا بەڵام خۆشبەختانە ئێستا هاتینەیرە و ڕێگەیان پێدراکەم کۆنگرە ڕۆژنامە نووسێ بکەین بەڵە بەڕێزان ئەوەی بینیتان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەلایەن گروپی بەرەی خەڵکەوە ئەنجام درابوو لە باخی گشتی شاری سلێمانی بەردەوامی